یانەی سیروانی نوێ قەڵغانی ئەمەرزەی خولی نابی کوردستانی بەرز کردەوە بۆ یەکەم جار لە مێژووی شاری سلێمانی بۆ پاڵەوانی فەرمی خولەکە. لا مەراسیمێکی تایبەت سیروانی نوێ قەڵغانی ئەم وەرزەی خولی نایابی کوردستانی پێدراو بۆ یەکەم جار بە فەرمی یانەیەکی شاری سلێمانی نازناوەکەی بەرز کردەوە. ئەمڕۆ کۆتاییاری وەرزەی خولی نایابی کوردستان ئەنجام درا و پاش کۆتاییاتنی یارەکەش لەلایەن سەرۆکێکی تۆپی کوردستان و جێگرەکەی و ئەندامانێکی تۆپی کوردستان و ئامادەبوونی هەندێرێکی بەرچاو خەڵاتی پلەی یەکەم درایە یانەی سیروانی نوێ و هەروەها هەندرێنیش مێدالیای ڕێزلێنانیان بۆ دووەمبوونیان لە خولی نایابییانەکانی کوردستان پێدرا. لەم وەرزەی خولی نایابی کوردستان سیروان نوێ پێش سێ هەفتە لە کۆتاییاتنی خولەکە نازناوی خولەکەی لە بەرژەوەندی خۆی یەکلاب کردەوە بۆ یەکەم جار لە مێژوویدا بووە پاڵەوان. ئەوەیە پیرۆزبایی لە شاری سلێمانیەکەم بەگشتی بە تایبەتی هاندەرانی یانیوەشی سیروانی نوێ چای یەکە بە یەکە یاریزانەکان ماچەکەم چکە ئەو هەدەفەی کە هەمان بوو لە بیدایەتی خولەکە توانیان بیپێکن کە بنە پاڵەوان. سوپاسی دەستەی کارژێڕی یانیوەشی سیروانی نوێەکەم بە تایبەتی سەرۆکیانە کە لە هەموو کات و ساتێکە پشتگیرمان بووە. سوپاسی هەموو ئەو کەسانە ئەکەین کە هاوکارمان بوون بۆ ئەم سەرکەوتنی کە بەدەستمانێ ناچکە خۆ دەزانی بەدەستێ چەپڵە لێ نایرێ ئەوەی هاوکارمان بوو بێ لە نیسبەتێکی کەمیشی بەرکەوت بێ. من سوپاسێکم چای ماچەکەم ئینشاءالله ئێمە وەکو ستاف هەموو کاتی ئامادەین بەزەوە کەڕێتەوە سەر دەستەی کارژێڕیانە. ئەگەر دەستەی کارژێڕیانە هەچ مهمەیەکمان پێبا ئێمە لە ئامادە باشیان بەزەوە گەڕێتەوە سەر ئیمکانەتی مادییانەکە. ناوی خوای گەورە بە خێراتنیەوەی بەڕێزەکەم دەستخۆشی لە تەواوی یاریزانەکانەکەم دەستخۆشی لە ستافی ڕایەنەرانەکەم و دەستخۆشی لە تەواوی ئیدارەی یانەکەیەکەم کە پاڵپشێکی بەهێز یاریزانەکان بوون. سوپاس بۆ خوای گەورە کە توانیمان ئەم ساڵ بە ئاست و بە ئەنجام بە شێوەیەکی زۆر جوان کۆتایی بە خولەکە بێنین و بینە پاڵەوانی خولەکە کە 2-3 ساڵ لەمە پێشیش تا حدێکی باش ڕۆشتین بەڵام قسمەتەکەی ئێمەی نەبوو. سوپاس بۆ خوا ئەم ساڵ قسمەتی ئێمە هاتەدی ئەوە ئاواتی هەموو یاریزانەکە کە بتوانێت بێتە پاڵەوانی خولی نایابی کوردستان. سوپاس بۆ خوا من وەکو خۆشم ئەو ئاواتەشم بادەتی کە لەگەڵ یانەیەکە یانەیەک وەکو سیروان کە چەند ساڵە خزمەت بەو یانەیەکەم یانەیەکە کە لە دڵۆ خۆشمێت توانیم ئەو ئاواتەم بێتەدی لەگەڵ یانەکەم و بینە پاڵەوانی خولی نایابی کوردستان. کە سیروان لە مۆرزەدا توانی لە کوێ ئەنجامدانی 28 دیاری 55 خاڵ کۆ بکاتەوە بە تۆمارکردنی 37 گۆڵیش لەگەڵ یانەی سەی سایەق زۆرترین گۆڵیان لە خولەکەدا تۆمار کرد. هاوکات 19 گۆڵی لەسەر تۆمار کرا و خاوەنی دووەم باشترین هێڵی بەرگری بوو لا پاڵەوانبوونی خولی نایابی کوردستاندا.